خوا لە عەذابی قەبر بپارێزی یا رەبی خوا لەگەڵ ئەنبیا و شوهەدا و سالیحین و پیاوە چاکان حەشری بکەی. سەرلەبەیانی ئەمڕۆ زانە و بانگخوازی ڕابوونی ئیسلامی و بەرپرسی لقی پێشووی هەولێری زانایانی کۆمەڵی ئیسلامی مامۆستا سلێمان پیرۆمەری کۆچی دوایی کردو بە یەک جاری گەڕایەوە بارگای خوای پەروەردگار. مامۆستای بەڕێز کۆمەڵێ ناڕەحەتی بەسەر هات لەسەر ئەم دینە، مامۆستا لێدانی بەسەر هات، مامۆستا سزنی بەسەر هات، مامۆستا دەربەدەری بەسەر هات، هەمووی لە پێناوی یەک وشە ئەو جوشەی لا ئیلاهە ئیلا الله. ئەمڕۆ دوای چوونی بۆ مزگەوت و نوێژی بەیانی و گەڕانەوەی بۆ ماڵ و خوێندنی چەند جوزئێک لە قورئانی پیرۆز و زیکری بەیانی مامۆستا سلێمان کۆچی دوایی کرد. الحەمدوللا بابمان یەکێک بلەوانەی بەردەوام لە خوای بەزیادی بۆ ئێندەی هەسمان پێ کردو بەوەی کە متابعەمانە کرد هەموو بەیانیەک ڕۆژان دوو جزوی قورئانە خوێند. دوای ئەوە نەخەوتەوە تانانەت کتێبی ژیاننامەی پێغەمبەری ئێستا لە تەنیش خۆی بوو، ژیانی پێغەمبەری خوێندەوە بەردەوام خوێنەرەشی یعنی بەو تەمەنە نزیک شەستەکان بوو، بەردەوام خوێنەر بوو، بەردەوام متابعی ژیانی پێغەمبەری خوایە کرد، زۆر معجەب بوو بە ژیانی ئەسحاب، زۆر معجەب بوو بە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دیارە دوای ئەوەی کە لە نوێژ جەماعەت گەڕاوە دوێنێ تەلەفۆن لە بۆی مەکری گوتی ئۆلۆ نایەن پێمان خۆشە بە هەر نەوعی خۆ بگەین. دیارە ئەو هەستە جوولا بووە. ئێمە هاتی شەواتی نەمتوانی بەداخەوە بە خزمەتی گەم چونکە درەنگ بوو خەوتە بە حەزم نەکرد لە خەویکەم. دوای نوێژی بیانی کە نوێژی کردبوو قورئانی خوێندبوو زیکری کردبوو کە چم لەسەر دەستی ڕاست نووسبوو تەسبیحی لەدەست بوو ئینشاءڵڵا عاقیبەت خێر بووە. هاوڕێیانی مامۆستای کۆچ کردو وێڕای دوعا و پاڕانەوەیان بۆ جەنابی مامۆستا باز لە هەڵوێست و کۆسپ و لەمپەرانە دەکەن کە مامۆستای کۆچ کردو تووشیان بوو. جەنابی مامۆستا سلێمان پیاوەکی مەزن بوو، پیاوەکی گەورە بوو، بەڕاستی لە بۆ خوای ژیا لە بۆ خزمەتی خاک و خەڵکی ژیا ئەو پیاوە توانی ئەو تەمانی خۆی پێشکەش بە خوای گەورە بکە وەکو سەحابە ئاسا بژی. ئێمە بەڕاستی زۆر لە خزمەتی دابووین، لە زۆر مواقف لەگەڵ پیاوە بەڕێزەدا بووین، موقیفەک نەبووە کە سەرکەوتنی ئیسلامی تێدابی و عزەتی ئیسلامی تێدابی و داکۆچکردن و بەرکردنی ئیسلام و مزگەوت و خەڵکی دابی لەو پیاوە تێدا ئامادە بووە لە مواقیفەکانی بە تەوقیعکردن بی بە ئامادەبوون بی بە وتاردان بی. مامۆستا کۆمەڵێک ئیمتیازاتی هەبوون و مەیزاتی هەبوون. یەک لەو ئیمتیازاتانە ئینسانێک بووە بەرگەی ئەو هەموو معاناتانەی گرتێ لە پێناو ئەو مبدەئەی کە بڕوای پێ هەبووە. یعنی سبحان الله لەگەڵ ئەوەش کە مامۆستا لە جیلی قەدیمە بەڵام لە فکر ماشاءالله لێ بیا ڕەبی ئینسانێکی دووربین و ئینسانێک دنیابینیەکی دروست کرد بوو کە هەڵقوڵاوی فەلسەفە و دنیابینی ئیسلامی بوو. مامۆستا یەک لە ممەیزاتەکانی ئەوە بووە کە لە هیچ لە مەرحەلەکانی ژیانی کارێکی وای نەکردووە کە بێتە بار بەسەر ئیسلامەتی، کەمە بەڕاستی خۆی لە خۆیدا نقطەیەکی زۆر گەورەیە. زۆر جار بەیەکەوە دادەنیشتین هەندێک شتی باز دەکرد بۆی کەوە هەم لە سەردەمی حکوومەتی ڕابردوو هەم لە ئێستاشەوە، یعنی هەمان ئەو معاناتانەی هەبووە کە لە حکوومەتی پێشەوە شەی بووە لێرەش هەیەی. لەبەرەوەی مامۆستا مەبدەیەکی هەبوو، مەبدەەکەی ئەوە بوو کە کۆمەلگا ئەبێ لەسەر فەلسەفە و دنیابینی ئیسلامی دروست بکرێ، و بێ گەنج لەسەر فەلسەفە و دنیابینی ئیسلام پەروەردە بکرێ، و بێ کۆمەلگا بەڕێوەبردننی هەڵقوڵاوی ئەو فەلسەفەی کە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لە قورئانە هەڵێنجاوە و کۆمەلگای پێ بەڕێوە بردووە. هاوڕێیەتێکە ئێمە لە 84ەوە یەکتر دەناسین و برادەراتیمان هەیە. لە پاشەوەی من لە بەغدایە بووم کاتمەوە بوومەوە ئیمام و خەتیب لە هەولێرێ، لەو کاتیوە عەلاقەمان هەیە و خەڵکی مەنتقەی خۆشمانە، سەردان وشتمان هەبوو و معلوماتیشمان لەگەڵی هەیە الحەمدولله، خزمەتی هەبوو و بەو خزمەتەش ڕۆیشت. حەمد و ستایش بێ پایان لە بۆ ئەو خودایەکەوە ڕێنمایی کردین ئێمەی هیدایەتدان نەبوو دین و خۆ لەسەر ڕێگا و شەریعەتی خۆی و پابەندی کرد بە سنەتی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم. مامۆستا لە دایکبووی ساڵی 1953 و خەڵکی گوندی پیرۆمەری سەر بە پارێزگای هەولێرە. لە ماوەی ژیانیدا چەندین ناخۆشی و ناڕەحەتی بینیوە و زیندانی کراوە و چەندین جار ئەشکەندەی زۆرا و زۆر دراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.